ڕاوچی وەوژانە تەنها گەشت بینی و تێکۆشانە ڕاوچی وەوژانە تەنها گەشت بینی و تێکۆشانە چوار هاوڕێ ئازا و مەردی دژی زۆردار و نامەردی ئەم قەرەباڵغێ چیە لێرە؟ پرسیاری ناوێت زۆربەیان لێرە کۆبوونەتەوە بۆ هەمان ئەو مەبەستەی کە تۆ هەتا کەواتە ئەوانش داواکاری ڕاستچین لە سەرانسەری جیهاندا. باشە با پاسێک بدۆزینەوە بڕۆین بۆ زابان. سپاس بۆ هەموو شتێک کاپتن. بەڕاستی خۆشەکی زۆرم بینی لە کەشتێکەدا. ڕاست دەکەی گۆن، تۆ لە ناو گەشتە گەردەلولایەکە زۆر باش بووی دەزانی گۆن. بەڵام لەبیرت بێت تۆ لە بەندەری دۆڵی هێشتان تۆ زۆر شوێنی قورست ماوە بیان بڕی. تۆ ڕاست دەکەی. سپاس. هێشتانوانەمان بۆ دەڵێیتەوە کاپتن بەڕاستی تۆ زۆرت پێبەخشین بە درێژایی گەشتەکە. باشە ئێستا من دووە ئامۆژگاری خۆم بە ئێوە دەڵێم دەتوانن وەکو چاکەیەکی تایبەت وەریگرن. ئەم چاکە تایبەتە چییە؟ سیرکەن ها؟ سەیری ئەو دارە بکەن کە بە تەنها لەسەر ئەو چیایەیە. ئەوە یەکێکە لە ڕێگە کورتکراوەکان بۆ هۆڵی تاقیکردنەوەکە لەسەر ڕێگەتانە بڕۆم بیدۆزنەوە. هەروەک دەزانن کە تاقیکردنەوە دەستی پێ کردووە. زۆر باشە ئاگاداری خۆت بە. بەڵێ هەروەها زیانێکی باشیش بۆ ئێوە. سپاس بۆ هەمووتان خواتان لەگەڵ. پێویست ناکەت نیگەران بیتین ئەو کوڕانە هێشتا هەروەکو بازوان. هەیە ئەو شتە سەیرە چییە؟ تاقیکردنەوەی شاری زابان بە پێچەوانەی ئاراستەکەیە لە چیاکە دارەکێ بەرەو ئەوێ دەڕۆن. ئەوە ڕاستە؟ من ئەمەم پێڕاست نییە پێناسی ڕێگایەکی کورتکراوە بێ سوودی نییە بۆ ئێمە. ڕێگایەکی تر باشە پێویست ناکە ڕاستەخۆ بۆ ئێوە بڕۆین. ئەگەر ئێوە سەر دەکەون بۆ شاری زابان لەوێ پاسی ڕاستەخۆ هەیە پاسەکان لەوێ بەستاوە. تۆ چی بابم؟ من ماسیوم، من داواکاری ڕاوچی قەلەڕەشەکەم هەروەک ئێوە. خۆشحاڵم بەناسیتان. ناوی من گۆنە. گوێ پێمەدا ئەو کوڕێکی ئاسایی نییە و کەمێک جیاوازە لە ئێمە. منیش لیۆریۆم بەڕێز ماسی وە بزانم تۆش دەتەوێت پاس بگیری. بەداخەوە من سواری پاس بم نەخۆش دەکەوێم. لەگەڵ ئەوەشدا من دەمێکە بڕیارم داوە سەرچیا بکەم بەلای دارەکەدا. زۆر باشە ئێمەش بە هەمان ڕێگادا دەچین. ئەو کە ئەمە باشە. هەروەها منیش دەمێکە چاوەڕێ هاوڕێیەکم دەکرد. پێت چۆنە بەیەکەوە بڕۆین گۆنگ؟ بەڵێ. بەڵام گۆن من هەر ئەوە دەکەم کە کاپتنی کەشتەکە بەمنی گوت. ئەوەی کاپتن دەیڵێ باشترینیانە. وا باشترە لە پێشتردا خەڵک تاقی بکەیتەوە ئینجا گوێڕالیان بکەیت. من بە پاس دەڕۆم پێویستە تۆش ئەمە بکەیت. هەی تۆ بۆ کوێ دەڕۆی؟ من گرنگی نادەم بۆ کە کاپتن وتی، بەڵام من زۆر سەرسامم بە کارەکانی گۆن. من بە ماوەیەک یاوەری ئەو دەکەم. ئەو بەو شێوەیە ژیر نییە کە بیرم لێ دەکردەوە. بە هیوای دیدات هەرچەندە یەکتر ناسنیەکی کول بوو. هیوای سەلامەتی. سپاس گلۆریۆ ئاگاداری خۆت بە. سەیری ئێرە بکە. هی چاوەڕێ منیش بکەن. کامیان قورسترە تەنێک لە ئاسن یان تەنێک لە پەمۆ؟ تەنێک لە ئاسن. وەڵامەکە هەڵەیە هەردووکیان وەکو یەکن. برا گەورەیەک لەگەڵ برا بچووکەکەی کامیان گەورەترە؟
ئێوە ناتوانن وەڵامی بدەنەوە چونکە ئەوانە هەردووکیان دوانن. ئەو منداڵانە لێرە چی دەکەن؟ پشتگیان بخەن بەی شێوەیە گرنگیان پێمەدان. بەڵێ دەتوانن بڕۆن. زۆر باشە. زۆربەی داواکارەکان بە تەواوی گامژان ئامادەیان دەستکەوتنی سامانە بەبوونیان بەڕاوچی. خۆش دەبێت داواکارە ڕاستەقینەکان ببینین چونکە ئەوان هەرگیز ئێمە بێ ئومێد ناکەن. هی ئاگاداری خۆت بە بۆ چپال دەنێت تەمەشاکە. هی کاتی شوفێر چۆنی برام چەندی ماوە بۆ ئەوەی بگەین بە شاری زابان. ئەو کاتێک کە ئۆتۆمبیل لێ دەخڕم ترسناکە قسەم لەگەڵ مەکە لەبیری مەکە. هی ئەوە دوو جارە بێرە دادێ وای ئەم پاسا ئەمیشە بەدەوری خۆی دادەسوڕێتەوە. گوێ بەڕاستی دانا؟ گوێ بگرە پاسەکە دەچێتە شاری زابان یاخود نا؟ شاری زابان؟ بەڵێ بەڵێ بێگومان کەمێکی تر دەگەینە ئەوێ گەر من بمەوێ. دەی گاڵتەم پێ دەکەی؟ ئەو پاسە چگە لە تەڵا هیچ نییە. خۆت گەمشە مەکە پاسەکە بوەستنە. فەرموو بەڕێز وەستاندم. بەڵێ سوپاست دەکەم زۆر مەمنون. بەڵێ بێگومان تۆ فەرمان دەکەی ڕێزت هەیە. لە خزمەتتان دەم گەرجارێکی تر منتان بووە. جارێکی پارەشم پێ بدەی سواری پاسە نەبووم. لێرە نامینەی جارێکی تر. بەڕاستی بڕیارێکی زۆر گەمژانەمدا. هێشتا هەر قاچت ئازاری هەیە بەڕێز ماسیو؟ بەڵێ وەک ئەوەیە کە هێزم نەمابێ. ئەم ڕێگەیەکی ناخۆشە بمبورە گۆن. ئەو هیچ نییە جێی پێمەدە. ئۆ بڵێ دەقەیەک چاوەڕێکە بەڕێز ماسیو. گۆن دەتوێت چی بکەیت؟ پێم وایە دەبێت دەرمانی جیایی هەبێ لە چیاکەدا وا دەچم دەیهێنم. ئەوە تۆ باسی چی دەکەی؟ ئێمە ناتوانین کات بە فیرۆ بدەین. ئەگەر تۆ خۆت ئەوە نەپەلەتە ئەی بۆچی پێش ئێمە ناکەویت و بەسەر کەویت؟ چی؟ دوای دەبینەوە. بەنەفرەت بی بەس با بگەینە ئەوەیە. هی ئێوە بۆکوێ چوون؟ بەتەنها جێمە هێڵن لێرە بۆکوێ چوون؟ تۆ دەڕەندەی ئەگەر هێرشم بکەیتە سەر ئەوە پەشمان دەبیتەوە. هەر ئێستا ئەو شتەی هاتە لای دەدا. تۆ تەنانەت ناتوانی ئەمە بە دروستی بەکاربهێنی. چی دەکەی؟ گۆن ئەو پێشتر خۆی بۆ هێرشکردن ئامادە کردووە هیچ چارەیەکمان نییە. تەنها چەند دەقەیەک چاوەڕێکە. ئەو ئاژەڵە لە ئێمە تووڕە بووە چونکە چوینەتە ناو هەرێمەکەیەوە. ئارام بە من ئازارت نادەم. ئێمە ئاگادارین کە هاتینەتە ناو ناوچەکەیتەوە هەراسانمان کردووی. بمان بورە. هی گۆن ئاگادار بە ئەمە بگرە. یەکێمەم نەدرخاتەوە. ئەو بە پاسەکە ڕۆی بەڵام بۆچی هاتەوە؟ پاسەکە تەڵە بوو؟ بەڵێ کاتێکی زۆر خۆشیشم بەسەر برد. کەواتە تۆ بە ناچاری گەڕایتەوە تاوەکو دوایگۆم بکەوی ڕاستە؟ نا نەخێر ئەمە زۆر ڕاست نییە. بەڵام من وام هەست کرد کە ئێوە بیری من دەکەن. وتم ڕەنگە هەست بە تەنیایی بکەن با بچم یارمەتیان بدەم. باشە گۆن تخوا ئەمە دوورخەوە. تکات لێ دەکەم گۆن بەزووترین کات ئەمە لەمە دوور بخەوە. خوات لەگەڵ. ئێمە ماوەیەکی زۆرە لێرە کات بە پیرۆ دەدەین ئاگادار بێ. لەوانەیە کەسێک چوو بیتە سەرەوە و مەترسیمان بۆ دروست بکە.
هەروەکو ئاگدارم کردبوونەوە ئەگەر کاتمان نەفەوتا بە ڕێگریمان لە مەترسی دەکرد. باڵێ بەڵام بەخۆشی ڕۆیشت چونکە بەڕێز لیۆریۆ گەڕایەوە لامان وا دیارە تۆ چۆکت باشتر بووە. زۆر باشە من خۆشحاڵم بەما. ئەم شوێنە زۆر شێتانە دیارە. ئەرێ کەس لێرە هەیە ئاوێک بهێنێ؟ بەڵێ بەڵام خەڵکێکی زۆر هەیە لە دەورمان. بەڵێ ئاگادار بە. هێ مەبەستان چییە؟ کوا هیچ زیار نییە. دەتوانی گوێبیستی هەناسێ ئەو کەسانە بیکە لە دەورمانن؟ بەڵێ هەروەها خشەخشی شتمەکەکانیشیان بۆ خۆیان شاردوتەوە. ببورن بەڕاستی گوێیەکانی من ڕادار نییە. گۆن من تۆم دۆزیەوە داپیرە. هی کوڕینە ئەوانە چینە؟ چی دەکەن لێرە؟ پاپام ئەوانە چی دەکەن لێرە؟ ماسی تۆ چی دەڵێ؟ تۆ دڵنیای کە ئەمە ڕێگایەکەیە؟ بەڵێ من دڵنیام گەر دەتانەوێت بە ڕێگایەکی تردا بڕۆن من ڕێتان لێ ناگرێم. زۆر باشە من هەروام دەکرد. بەڕاستی بێزار بم لەو هەموو فێڵ و تەڵەکانەی کە دەکرێ وام زانی تەنها پاسەکە خراپە بەڵام وا دەرنەچوو. هەی بوەستە لیۆریۆ هەروەکو ئەو دەڵێت ئەمە ڕێگا ڕاستەکەیە. چی دەڵێ؟ ئەوە ڕاستە ڕێگاکانی تر پڕن لە نیشانەی دڕندە ترسناکەکان و دێوە مەترسیدارەکان. بۆ ئەوەی ڕێگە لەوە بگرین ئێمە سەر دەکەوین بۆ ئەو دارە تەنهایە و ئەو ڕێبەریمان دەکات بۆ ئەو شارە. باشە دەتوانی پێم بڵێ کە ئەوانە چین؟ ئەوەش بە هەمان شێوە تەڵەیە دەبڵێ وانە. باشە ئارام بەوە ئێوە سەر دەکەون بۆ لای ئەو دارە وانە ئێوە هەرگیز ناتوانن بچنە ئەوێ چونکە ئێرە تاکە ڕێگەی ئێ بۆ چوناوێ. ڕێگاکانی تر زۆر ئاڵۆزن وەکو گومرگوان لەگەڵ ئەوەشدا دڕندەکان و دێوەکان چاوەڕوانن. ئەوەی ئەو کوڕاکوتی بە تەواوی ڕاستە. هی سیرکە ئەوە هەمان نیشانەیە کە کاپتنی کەشتەکە هەیبوو. ئەمەش مانای ئەوەیە کە بەشێکە لەو پێویستە لێرە بڕۆین بۆ بەدەستهێنانی تاقیکردنەوەی ڕاوچەتی. نەرێنەوە پیرەژنە لێ کۆلێرە و چاو دێری ڕاوچیەکانە. پابام ئێستا کاتی دوو پرسیارەکەیە کیوستان هەیە؟ چی کویز؟ هەر ئێستا پرسیارێکتان ئاراستە دەکەم. ئێوە 5 خولەکتان هەیە بۆ وەڵامدانەوەی. ئەگەر وەڵامەکەتان هەڵە بێ ئەوە بێبەش دەبێن و ئێوە ناتوانن ببن بەڕاوچی. من دەزانم ئەمە دوو کویزەکەی شارە من گوێم لە قسانە بووە. وەڵامەکەتان بژمارە 1 یا 2 بدەنەوە. ئەگەر وەڵامەکەتان هەڵە بێت ئەوە ئێوە ناتوانن بەشدار بن. هی دقیق چاوڕێکە تۆ یەک پرسیارمان دەدەیت تێ بەر هەمومان ئەم شێوەیە خێراتر دەبێت وانە؟ بەڵام ئەگەر ئەوە وەڵامەکەی هەڵە بێ کەواتە بۆچی منی بێتاوان پێوە بووم. من دەڵێن پێچەوانەی ئەوەیە بۆیە وا باشترە کە لە نێو ئێمەدا کەسێکمان وەڵامی ڕاست بداتەوە ئەمە بۆ هەمان باشترە. بەڵام ئەگەر یەکێک لە ئێمە وەڵامەکەی بزانێت ئەوە هەمومان بە سەلامەتی لێرە دەڕۆین. لەگەڵ ئەوەشدا من لە کیوزدا باش نیم. سپاس بەڵام زۆر سپاسم مەکەن من سەرەتا چانسی خۆم تاقی دەکەمەوە. ئەوە ڕوونە داپیرە؟ وابزانم تۆ زۆر باوەڕت بەخۆت هەیە دەی تاقیکەوە. زۆر باشە بڕیارم داوە. وا دەزانن کە من ناتوانم خۆم خەمە مەترسیەوە بەکردنی ئەو کویزە؟ بەڵام ماسیو ببورین کوڕینە بەڵام من هیچ سوودێک نابینم لەوەی کە ببم بە هاوڕێتان. بەڕاستی ئێوە کەسانێکی زۆر ناشارازا و نەشیا و دیارێن. تەنها پێویستم بە ئێوە بوو تا بگەمە ئەم شارە بە سەلامەتی. وا باشترە مێشکم بەکار بخەم بۆ ئەم کویزە. من چیتر بەرژەوەندیم لەگەڵ ئێوە نەما. کەسێکی خۆپەرست و هیچی وازی لێبێنە لەوانەیە بە بیستنی پرسیارەکەی ئەو لە پێشدا یارمەتی دەربێ بۆ ئێمە. ئەوە ڕاستە بەڵام ئەدی دابیرە با بە خێرایی دەستی پێ بکەین. ئێستاش ئەوە پرسیارەکەیە دایکت و خۆشەویستەکەت هەردووچیان لە مەترسیدان تۆ دەتوانی یەکێکیان ڕزگار بکەیت. تۆ کامیان ڕزگار دەکەیت؟ 1 داویت 2 خۆشەویستەکەت. ئەگەر ئەمە ڕاست بێت
وەڵامێکی ئاسانیە بۆ پرسیارێکی لەم شێوەیە. وا بزانم ئەمەش زۆرێکە لەگاڵتەکردن. ئەم پرسیارە بۆ کەسێکی بلیمەتی وەکو من زۆر ئاسانە. وەڵامەکە دەبێت لە ماوەی 5 چرکە بدەیتەوە. 5 4 یەکەم. بۆچی یەکەمت هەڵبژار؟ ئەمە زۆر ئاسانە چونکە تۆ تەنها یەک دایکت هەیە لە تەواوی دنیادا، بەڵام هەر کاتێک بتەوێت دەتوانی خۆشەویستێک بدۆزیتەوە. تۆ دەتوانی بڕۆیت. باشە من وا دەڕۆم چاوەڕێ هەر هەمووتان دەکەم. من تەڵەی زۆرتان بۆ دادەنێت. ئەمە گمەی منداڵانە، ئەم جۆرە کویزە چیە تۆ دەیکەی؟ تەنانەت ئەگەر بیەوێ خۆشەویستەکەشی ڕزگار بکات و هەر دەتوانێت بڵێ ڕاستت بووتووە ئەمە چ زۆرە کویزێکە. ناتوانرێ وەڵامێکی دروست بۆ پرسیارێکی وا کەمژانە بدۆزیتەوە، یان تەنها وەڵامێکت دەوێت کە بەدری خۆت بێ خانم. من دەگەڕێمەوە، ڕێگایە شتر دەگرم زۆر باشترە. زۆر درەنگە. ئەگەر ئێوە کویزەکە نەکەن ئەوە ئێوە دەست بەجێ بێ بەش دەبێت. چی دەڵێی؟ ئێوە مافتان نامێنێت بۆ ئەوەی ببن بەڕاوچی. گۆن لیۆریۆ، ها چی دەڵێن؟ دەتانەوێت پێم بڵێن وەرە ئەو کویزە گەمژانەیە ئەنجام بدە لێرە؟ بەڵام ئەمە کویزە. فاسیکان ڕێگەتان پێ نادەم لەوە زیاتر قسە بکەن. واز دەکەم ئەو کوڕە چاوپشی لێ ئەوە دەزانێت. ئەگەر شتێک بڵێن کە پێویست نییە دەست بەجێ بێ بەشتان دەکەم. ئێستا وەڵام دەنەوە. یەکەم ئێوە کیوز دەکەن، دووەم ئێوە کیوز ناکەن. یەکەم هەڵدەبژێرین. بیر بکەوە لیۆریۆ، ئەوە پێڵێکی سادەیە. گوان وابزانم تۆش گوێویستی ئەوە بوویت، کەواتە ئێوە پێویستە پێڵی ئەم کویزە بزانە. زوان گوێ بگرن، ئەوە پرسیارەک هەیە. قوڕەکەت و کچەکە دڵفێدراون. تۆ دەتوانی یەکێکیان ڕزگار بکەیت. یەک کچەکەت، دوو قوڕەکەت. کامیان هەڵدەبژێریت؟ پیرەژنی بێزارکەری دەموسا بەش. 5 4 3 2 1 کاتتان تەواو بوو. ها ئەمە بگرە. ئایا ئەوە وەڵامەکەی تۆیە؟ لیۆریۆ، ها پیرێژن دەتێ بۆ ئاخری و عمرەت خۆت بەم زۆرە کویزانەت خۆش بکەی؟ ئایا تۆ چی کە دەڵێیتە ئێمە ناتوان ببن بەراوچی ئەگەر وەڵامی ئەم کویزانەی من نەدەنەوە؟ ئەوە هەر وەڵام نەداوە. ئارام بەوە لیۆریۆ. ئارام نابم. تاوەکو دیاریەک بۆ پیرێژنە جادوگەرە نەبەخشم ئارام نابمەوە. دەیبەم ئەم هۆڵەی تاقیکردنەوەی بەسەردا دەڕوخێنم. یەکوانەیان فێر دەکەم. پێم بڵێ ئەو شتە چیە کە پێویستە ئێمە ئەنجامی بدەین تاوەکو ببین بەراوچی؟ ئەگەر قورسی و ئاستەنگ لە بەرماندا بنێت چۆن دەبینە راوچی؟ تۆ دەتەوێت پەیامە ڕاستەکە لە هەمومان تێک بدەیت لیۆریۆ؟ بەڵام من پێویست ناکات خۆت ئەوەندە تێک بدەیت. ئێمە دەرچوین. بێدەنجی بێگومان هەر ئەوە وەڵامە ڕاستەکە. چی بێدەنجی؟ هەر وەکو خۆت پێشتر وتت هیچ وەڵامێکی ڕاست بۆ ئەم دوو پرسیارە لە ئارەدا نییە. تۆ ڕاست دەکەیت، هیچ وەڵامێکی ڕاست نییە بۆ ئەم پرسیارە. هەرچۆنێک بێت ئەوە فێڵەکەیە کە دەبێت پرسیارەکە بە یەکیان بە دوو وەڵام بدەینەوە، بەڵام ئێمە وەڵاممان نەدایەوە. ئەدی چی دەربارەی ماسیۆ دەرەی ڕۆی ئەو نەیوت وەڵامەکەی ڕاستە، تەنها پێیوت کە دەتوانی بڕۆیت. کەمێک لەمەوبەر من گوێبیستی هاواری ئەو بووم، لەوانەیە ئەو هێشتێکرا بێتە سەر لەلایەن ئاژەڵە دڕندەکانەوە. ئەو هەوڵیدا فێڵمان لێ بکات، بەڵام لە کۆتاییەکەیدا گۆڕی بۆ خۆی هەڵکەند. لە کۆتاییەکەیدا ڕێگاکەی ئەو ڕێگەیەکی ڕاست نەبوو. ئەوە ڕاستە. ڕێگە ڕاستەکە ئەوەیانە. ئەوەیان ڕێگەیەکی ڕاستە ڕێیە. دوو کاتژمێری دەوێت بۆ ئەوەی بگەن بەلووتکە. بڵێ بێدەنجی وەڵامەکە بوو. ئەگەر ئێوە دڵخۆش نین بە وەڵامەکە، ئای بۆچی ئەو پیرەژنە نابن بۆ ئەو شوێنەی کە ئێوە حەز دەکەن بچن؟ دا پیرە بەڕاستی داوای لێبوردن دەکەم. پێویست ناکات داوای لێبوردنم لێ بکەیت. من ئەو کارە لە پێناو ئەوە دەکەم بۆ ئەوەی کەسانێکی وەک ئێوە ببینم. مرۆڤ بە ئاسانی ناتوانێت ببێتە ڕاوچی باش. ئەوە دەکەم. ئێستا دەتوانن بڕۆن. دوو هاوسەر لە خانوویەکدا دەژین لە ژێردارە تەنهاکەدا. ئەوان دەریاوانن. ئەگەر مەبەستی ئێوە بزانن ئەوە پاسەوانیتان دەکەن تا هۆڵی تاقیکردنەوەکە. دەزانی من هێشتا وەڵامەکەم نەدۆزیوەتەوە. هێشتا تۆ بیر لەمە دەکەیتەوە؟ گوێی پێمەدا. بەڵام بۆچی؟ کویزەکە کۆتایی هات، ئێمە دەرچوین. بەڵێ دەزانم. ئەی چیتر؟
ئەگەر بەڕاستی ئێمە کەوتینە بارودۆخێکی لەم شێوەیە تەنها دەتوانین کەسێک ڕزگار بکەین لە دوو کەسی خۆشەویست. هەڵبژاردننی هەرکام لەمانە وەڵامی دروست نییە، بەڵام لە بارودۆخی لەم شێوەیە دەبێ وەڵامێک هەڵبژێری، لەوانەیە ڕۆژێک بێت ئەوە ڕوو بدات. ئێوە لە مەبەستی ئەم کیوزە تێگەیشتن. پێویستە پێشبینی ئەو هەموو بارودۆخە ناخۆشانە بکەن کە دێتە ڕێتان. ژیان لە ناکاو بێبەزەیانە بەرەو ڕوو دەبێتەوە. بۆیە لەسەرت پێویستە ئامادە بیت بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەو ڕۆژانە. هی تکای وەزم لێ بێنە. دەی بگەڕێنەوە قەلە ڕەشەکان، من چاودێریتان دەکەم. هی ئەمانە چ دەریاوانێکن؟ ئێمە تاقیکردنەوەمان کرد تا بزانین مافی ئەومان هەیە ببین بەڕاستی؟ لە ئەڵقەی داهاتوو درۆ ڕاستی کیریکۆ چاوەڕوان بن.風の声